ئەوە بەترین وشکە ساڵیە کە جوتیارانی ئیسپانیا لە ژیانیاندا ڕوبەڕووی دەبنەوە لەگەڵ شەپۆلی گەرمای کوشندە و ئاگرکەوتنەوەی کێوەکان لە سەرانسەری ئەوروپا. زانایان و سەرکردەکان لە سەرانسەری جیهان دەڵێن گۆڕانی کەشوبا بە شیوەیەکی بەد کاریگەری لەسەر کەشوبا هەیە. ئێمە کارەسات و قڕانی کەش و هەوای توندمان بینی لە سلۆڤینیاوە بەگرا تا بولگاریا و ڕاست لە سەرانسەری یەکێتیەکەمان. ئەمە ڕاستیە کە بۆ هەسارەیەکی کوڵاو. ئەم کەشوبا زۆر گەرمە بەرەمینانی ڕوونی زەیتون لە ئیسپانیا پەک دەخات کە گەورەترین بەرەمینەری جیهانە و نزیکەی نیوەی دابینکردنی ڕوونی زەیتون لە جیهاندا دابین دەکات. وڵاتەکە شێوازە باوەکانی چاندنی زەیتون لەگەڵ داهێنانی مۆدرن تێکەڵ دەکات کە لە ئەنجامدا ڕوونی هەرە باش بەرهەم دەهێنێت کە لە سەرانسەری جیهاندا بەکاردەهێنرێت. ساڵی ڕابردوو گەرمترین ساڵی ئیسپانیا بوو کە تا ئێستا تۆمار کراوە و بەرووبوومی 2 ساڵی ڕابردووش نیوەی ساڵانی پێشوو بووە. وشکە ساڵێکە بەرەمهێنەرانی نەگەران کردووە کە هیوایەکی کەمیان هەیە لەوەی بەرووبوومی ساڵی داهاتوو باشتر بێت. نرخی ڕوونی زەیتونی ئیسپانیا لە 2 ساڵی ڕابردوودا 2 هێندە زیادی کردووە، ئەمەش بەهۆی کەمی دابینکردنەکەوە. ئەمە ڕاستیەکەیە، واتە بەرەمهێنانی کەم، هێشتا داخوازی زۆرە، نرخەکانیش بەرز دەبنەوە. ساڵانە خاسی جیهانی لەسەر ڕوونی زەیتونی ئیسپانی زیاد دەکات بەهۆی ئەوەی خەڵکێکی زۆرتر سوودە تەندروستیەکانی دەزانن. بەڵامداری زەیتون پێوەستی بە ئاو هەیە و وشکە ساڵی مشتومبڕێکی زۆری بەدوای خۆی داهێناوە کە کێ دەبێت ئەرکی لە پێشێنەی هەبێت بۆ ئەو سەرچاوە بە نرخە کە تا دێت کەم دەبێتەوە. لە ئیسپانیا لە ئێستادا خواستێکی زۆر لەسەر ئاو هەیە. وشکە ساڵی لە ڕادەبەدەرە لە بەرەمهێنانی ڕۆنی زەیتون بۆ ئێمە وەک جوتیاران پێویستمان بە ئاوە. بینینی یاریگاکانی گۆڵف جێگای شەرمەزاریە. ڕێکخراوەی کەششناسی جیهانی دەڵێت هەسارەکە زۆر دوورە لە گەیشتن بە ئامانجەکانی کەشوبا و کاردنەوە وەڵامدانەوەی جیهانیش زۆر کەمە. لێرە لە ئیسپانیا ئێدوارد پۆنس و جوتیارانی دیکە دەڵێن مشتومڕ لەسەر بەکارهێنانی ئاو پێوەستی بە فراوانکردن هەیە بۆ پاراستنی کەمبوونەوەی سەرچاوە ئاویەکانی وڵاتەکە.